بەداخەوە پێش مارە بڕین هەیە ئەچێشتە کڕێ یاخود دوای مارە بڕین دەبینیت ئەم ئافرەتە ئەڵێن کاکە بۆ نمونە ئەم ئافرەتە 5 ملیۆنی بۆ سەرفەکەین بۆ ئاڵتون و جلوبەرگ یاخود بۆ ئاڵتون ئەمجا ئەم 5 ملیۆنە بەدەستی کێوەیە بەدەستی خەس و گیانەوەیە یاخود دشەکە دش یعنی خوشکی زاوە پارەکە بەدەستی ئەوەیە بووکی داما و هیچی پێ ناکرێت ئەڕات هەر دوکانێک پەنا بەخوا تەماشا ئەکەی ئەوەی کە خۆی حەزی پێێتی ئەو ئافرەتە کە مافی خۆیەتی و مارەیی خۆیەتی و حەقی خۆیەتی چونکە ئەو مقەدیمە مارەییە هەروەکو چۆن مؤەخەرەکە مارەییە ئەم ئافرەتە مارەیەکی نادەن بەدەستی خۆیەوە باوەڕ کە جایەوە 5 ملیۆن بووە 3 ملیۆنیان بۆ سەرف کردووە دوانیان گەڕاندووە بە خۆیان یاخود ملیۆنێکیان لێ خواردووە یاخود بیستومانە خەڵکە بۆ وتێتی کابرا هاتووە بۆ لای ژنەکە وتێتی یا زاوا وتێتی لای تۆ ئەشیاکانە کڕم بەڵام ئەشیاکان زیاد بنووسە بای ملیۆنێکم کڕی تۆ بڵێ بای 2 ملیۆنە بووکەکەیان خەڵەتانووە ئەمە بەڕاستی زۆر جار دەبیستن ئەوانەی کە دوکاندارن باشترن دەزانن ئەڵێ چەندەها بووک هەبووە بەداخەوە ئەو ڕۆژێک کە جلیان هەڵگرتووە یاخود ئەشیای کەمالیات و شتی هەڵگرتووە ڕێک لەگەڵ پیاوەکەی جیابۆتەوە بديت هلا استوى لسه 5,000 محاسبه بك ايباري خوم حقي خوم يكرم نابت رولا دوسيجن كتنشتي با شتي زياده نكري 5 مليون كسيانه شوار هي خويتي حقي خويتي ما في خويتي بو خصو خصيته بالي لقل دشكيا بو نايدي بدس خوي ولا قل بياوكي خويا اروا لقل دايكي خويا لقل خشكي خويا كسك اروح قشي بسريوا ما في تونيه اخر كي شكان دروسه به اسا چندها افرت هي قليدك الله كاتي خوي خەسوم نەیەڵا بەڕاستی بە دڵی خۆم شتەکان هەڵگرم چەند ساڵە شوی کردو هەر لە مێشکایەتی لە دڵیەتی بۆی ئەم دیاردە ناشرینە عەشایرێ واز لێ بێنن حەقی خۆیەتی مافی خۆیەتی مادەم بۆ ماڵە ڕازی بیت دەستیانت ماچ کردووە چەند ملیۆن پارەیە بیتە بدە ڕۆڵە ئەیدەی بە ئاڵتون ئەیدەی بە جلوبەر ئەیدەی بە کەوانتەر و معرەس کەیفی خۆتە ماڵی خۆتە پەیوەندی بە کوڕەکەشەوە نییە هی زاوا نییە و هی خەسوش نییە و هی دشیش نییە بۆیە تخوا واز لەم دیاردە ناشری نەبێنن چەندەها جار ژن و پیاوانەی کە دوکاندارن باسی دەکەن چەندەها جار ژن و پیاو لە ناو دوکانە بۆتە شەڕیان لەسەر ئەم مەسەلەیە کاکە تۆ قچێ بەسەرێ مافی خۆیەتی چی لێکات بیدە بەدەست خۆی و خوایە کرد ئەی سووتان گرنگەوەی و مافەکەی خۆیەتی و مارەی خۆیەتی دووسێ بەڵای لەگەڵ ئەمانێرن بۆ بازاڕ تووشی سەرێشە و کێشەی مەکە با ڕق و شینە با دوژمنایەتی لە نێوان بووک و خەسوو لە یەکەم ڕۆژە دروست نەبێت جا ئیشەڵای وادارم سوودێک مالێ وەرگرت بێ پێش هاوسەرگیری ئەم خاڵانە و چەندەها خاڵی تریشەی ئاگاداری بین بۆی ئینشاڵا کێشەکان کەمتر بێتەوە من ناڵم دەبێتە ماسیمە و یەک کێشە نامێنێ بەڵام ئەگەر ئەمانە ئاگاداری بین لەوانەیە کێشەکانمان مشکلەکانمان کەمتر بێ و بەختەوەری زیاتر باڵ بکێشێ بەسەرمانە پشتیوان بەخوای گەورە